دیارە ڕۆژی شانزەی ئەم مانگە کە سبەینە هەینیە بێگومان یەکێک لە گۆرانی بێژە هەرە دیار و دەنخۆشەکانی نێودنیای گۆرانی موزیک کوردی هونەرمەند عەدنان کەریم لە شاری هەولێر لە هۆڵی MI9 کۆنسێرتێک بە ئەنجامەگەن دیار لە کۆنسێرتەکە چەندین بەرهەمی ناوازە و هەروەها بەرهەمە تایبەتەکانی خۆی پێشکەش بە ئامادەبووانەکەات. من هەمیشە کە کۆنسێرتم کردووە ترسی ئەوم نەبووە کە جەماوەڕ نییە، چونکە هەمیشە هۆڵ پڕ بوو جەماوەرێکی باش هاتووە و گوێگرێکی تایبەتیش هاتوون بۆ کۆنسێرتەکانم. ئەمە خۆتان نەزانن ئەمە یانزەمین کۆنسێرتەکە یەکەم هەر ئەم ساڵ زۆربەی شارەکانی کوردستان و شارۆچکەکان گەڕاوی نێمە. ئەو دە کۆنسێرتەی کە پێشتر کرابوو بە سپۆنسەری میدیایی کورسات بوو و ئەم کۆنسێرتەش کاتێ پەیوەندیان پێوە کردم من لە سوید بووم وتیان هۆڵێکی نوێ کراوەتەوە و حەزەکەن کە تۆ یەکەمین کەسبی کۆنسێرتی تیا بکەیت. ئێستا هاتوێن و سبەینێ کە شانزەی مانگە کاتژمێر 5 کۆنسێرتەکەمان دەست پێەکە. ئەم هۆڵە هۆڵی MI9 هۆڵێکە کە هەموو سیستەمی دەنگی و شێوازی کۆنسێرت ئەو سیستەمی کۆنسێرتێک کە هەیە بۆ نمونە لەم کۆنسێرتیا بەدی ئەکرێت لەم هۆڵەیە هۆڵێکی جوانە. هۆڵمان داوە کە بەپێی توانە ئەو گۆرانیانەی کە لە کۆنسێرتەکانی ترا وتومانە و هەندێکیان بگۆڕین و گۆرانی تر بێنینە ناو ئەم کۆنسێرتەوە. بۆ نمونە لە پەنجەرەی ژوورەکەم بە لەو ڕۆژەوە تۆی دیوە پەرێشانە دڵی من چەندین گۆرانی تریشمان داناوە کە لە کۆنسێرتەکانی تر نەماوەتوە. هیوام وایە کە جەماوەر بە دڵی بێت و ئەوەی کە لە توانامانە بتوانین پێشکەشیان بکەین.